ئەم کاگە دکتۆر ئەم کچەی من هەر باسی تەمەنەکە وەڵڵاهی ئاها کورد بەگاڵتە نەیویتووەڵە کاسەی پڕ ئاشتی ماڵە ڕۆڵە گیان تۆ ئەم پیاوە هەبووە باژنی تری هەبوو بێ بەڵام بەخوا کێشە بۆ تۆ دروست ناکە ئەم پیاوە هەبووە لەخوا بە زیابێ هەیەی و ئەتوانێ ماڵ و مناڵ بەخێوکە و ئەتوانێت چەند ژنی تریش یە بێ کێشەی نییە تۆ ئەنجا بکاکە دکتۆر پێیوتم ئەڵێ چەنی ئاڵتون ئەوێ بۆ خۆی داوایکە من ناڵم نە سیارەی بۆ ئەکڕێ یەکسەری گا بەناویەوە خانووی بۆ ئەکڕێ یەکسەر لەسەر تاپۆیەکە یعنی یەک مشکیلەی ژیانی نابێ باشش بەیانی شوو بکا بە کوڕێکی تر و لە کرێچیا بێ و سەحاب ماڵ دەریکا و بیهێنە و بەردە و فەرتەنەی دنیا دروست دەبێ ئەبێ هەر خەریکی حەلکردنی کێشەی ئەم بەخوا ئەزام ئەخیرێ بێتەوە بە ڕیشی خۆمەوە یەتەوە سەر ماڵەکە. ئەزان چۆنە کاک عەباسجان من لەگەڵ ڕێزم بۆ پەندە کوردیەکان بەڵام پەندی کوردی کاڵەی کاسەی پڕ ئاشتی ماڵە خۆمە قورعان نییە خوا فەرموو بێتی و هەمووی ڕاست بێ ئەم قسەیە هەموو جارێ ڕاست دەرناچێت ینی کاسەی پڕ ئاشتی ماڵە مانای وایە ئەبێ ئەوانەی دەوڵەمەند بن کاسەکەیان پڕ بێ تووشی کێشە نەبن بەڵام من پرسیار لە جەنابەت دەکەم بڕۆ بۆ دادگاکان بزانە چەند خێزان دەوڵەمەند بوون کاسەکەشیان پڕ بووە لێشی ڕژاوە بەڵام تووشی تەلاق و لێکجیابوونەوە بن قوربانجان لایەنی ئابووری بەشێکێتی وە زۆر خێزانی شێ فەقیرن ئیمکانیەتیان و گەنجەی کە تۆ باسیەکەی ئەگەر ئەم کچەی خۆش بێ ئەم کچەی تۆ ئەوی خۆش بێ تەمەنیان نزیک بێ لە یەکەوە لەلایانی ڕۆشنبیریەوە نزیک بن لەلایانی کۆمەڵایەتیەوە نزیک بن لێک تێبگەن بەخوا کرێ چیش بن نەتوان بەختەوەر بن زۆریشمان هەیە مەبەزەوە نییە ڕاستە فەقیری یەکێکە لە هۆکارەکان جاخۆبەوە وایە ئێمە عایلەکانمان هەمووی فەقیر بوون هەمووی دایک و باوکمە لێک جیابنەوانێ بەڵام لەگەڵ خۆی کاتێک کاسەی پڕ ئاشتی ماڵە من لەگەڵ تام کە ژن و پیاوەکەش نزیک بن لە یەکەوە کە لێک تێگەیشتن هەبێ کە یەکتریان خۆش بێ زوو کۆمەڵی هۆکاری تر هەیە لەگەڵیە بەڵام بە تەنیا کاسە پڕەکە ناتوانێ خێزان بەختەوەرکە بە قوربان کچی منەوە باوکو دەڵێ هەموو شتێکی بۆکە ئاڵتونێ بۆکە سیارە و خان و لە جاتیەوەی شوو بە گەنجێ بکەی کە لە سفرەوە دەست پێ بکە نەچیتە سەر حازری بۆ بەختەوەر ناوی هەر ئەڵێت ئەگەر ئەم پیاوانە بێتتر تۆ قەت شوو ناکە یانتر خۆزەوات قسمەت و نسی بە هەموو کاتێنێکم خوا عافوی کرد خۆدایکی کراز ڕۆژ نەمردو ئەم نایەکێکی تر ئێکە من بەڵگەڵ نەبوو قەلچێکە خۆ ئێکتر ئەمە دنیا ئاخری نییە. ڕۆڵی گیان من هەموو جارێم قسەیان پێوتوی ئەڵێم یەک چۆلەکە کە ئاوا لە دەستا بێ لە دەدانە چۆلەکە باشترە کە بەسەر ئەو دارەوێ و کە دڵنیا بە بۆ ناگیرێ ئەمە ڕێویە و بە پیرتەوە هاتووە ماڵێکی باش ژیانێکی خۆش لە هیچێ کەم نابێت لە دەرزیەکەوە ئەو بێ هەتا ئاخرشت ئەمە باشترە یا بەدبەختی شوو بکەیت و ساڵێ دوان لێ بن و وەڵا ناگونجێن بۆ ناگونجێن وەڵا ئەوەی کە تۆ ئەدێ بۆی دابین نابێ بەخوا کاکە دکتۆر خوا دەروی لەم کردوێتەوە بەختی کراوەتەوە بەخوا کاکە دکتۆر کە تەمەنی گەورە بوو کەسیش نایەوێ بۆ دوای ڕۆڵە گیان ئەبێ بچی لای براژن دانیشی ئەوێ بچی لای خزم و کەس بمێنێتەوە کاکە دکتۆر من لە ئێستەوە ئەمێ مشوری ئەم کچە بخۆم با لە ئەخیرەکەی خراپە بێ باز دە خوێندن بێنە بە قسەم کە ئەم باوکی خۆتت زەرەری تۆی ناوێ کە خوێندنەکەم تەواو کرد هیچ پێویستم بە هیچ کەسێ نابێت بۆ خۆمەتوانم لە شوێنێکە دا بمەزرێم مەعاژ وەرگرم ئەو کاتە من نەپێویستم بە برابێ نەپێویستم بە بچمە لای براژنیان خزم و کەس من بەخێو کات بەڵام ئەم هەر سوورە لەسەر ئەو بڕیارەی بەڵام من خۆمەزانم یعنی بەدەستی خۆمان گۆڕ بۆ خۆمان هەڵەکەنی چکم لەگەڵ یان ناگونجم تەمەنی لە من گەورەترە تووشی کێشابین دوایی ئەم کەسە لۆچێ دڵم لێ پیسکا لۆچێ ڕەزیل بێ من پارە و ماڵی ئەوم بۆ چییە؟